ئەو کاتت باش کاک نەبەس باشی کاک نەبەس کات تێوە نیاز ئەندە پرسیارمانەیە لەسەر ئەو ڕۆژەی نوێی هەولێر لەسەر مەسەرەی ئاژەڵ و پردانی سەگ و مرۆڤەکان کاک نەبەس ئێوە وەکو بەشەی گرنگ لە ئیدارەی ئەو شارە یەکێک لەو شارانەیە یعنی هۆی چییە؟ یعنی مەسەنەن زۆربەی ئەو کێشانە لە هەولێر دەتەقتەوە مەسەن هە لەو ماوەی دووبارە ئەوە بڵاو بۆ کە گەنجێک لە هەولێرە سەگ پڕی دایتێ یعنی من هەستم پێکردووە لە سلێمانی یەک حاڵەت ڕوویدایە بەس لە هەولێر زۆر ڕوودەدا و میدیا زۆر ئیسارەی دەکات ئێوە وەکو حکوومەت چۆن مامەڵە لەگەر ئەو دیاردە دەکەن کە زەوێک دروست بووە کە سەگ و ئینسان زۆر ئەزیەتی یەکتر دەدەن هەردوو لا بەڵێ واللهی ئاماژەت بەوەی کرد کەەوە میدیای سارەی دەکاتن ئەکید احتمالە و ڕووداوانەی ڕووی دەدەن لە هەولێر چاوی میدیاکانی زیاتر لەسەرا هەولێریش بە حکمی ئەوەی کەوا پایتەختە و یاخود بە حکمی قەبارەی هەولێر گەورەترا هەولێر دەشتایی زیاترا ینی بە بابەتی سەگ من بە ڕاستە کێشەکە هاوڵاتیان ڕۆژانە سکاڵی دەکەن بەڵام ئەو کێشەیە گەورەژ نەبووە تاکوی ئێستا با بڵێن بگاتە ڕادێکەوە خەڵک هەر هەمووی لێ بێزار بیتن ئێمە لە زۆربەی زۆری گەڕەکەکان ئێستا گەر بچی سەیر بکەی دوو لەو دە سەجی بەڕە لای لێرە جۆرەها ینی بە جۆرەها شێوە لە هەندێک لە گەڕەکان وڵا احتیمالە هەموو لای بەبەرچاومان دەکەویتن لە سۆشیال میدیا لە گرتە ڤیدیۆیەکانی کە بڵاو دەکرێتەوە پیدا بووە خەڵک ڕوویدان و میهرەبانی بەڵام طبیعەتی با بڵێن ژیانی سەگەوەیە ساڵانە وابزانم دووجار زاڵزێ دەکاتن ئەگەر زیاتر هەر جارێ لە 6 و 7 کەمتر نییەوە وای کردووە ژمارەکەی بەو ڕێژەیە زۆر بیە من ئەگە بگەڕێنەوە ساڵانی زوو پێشی 6 ساڵی سەگ دەکوژرا وەڕاستی هەر لەلایەن حکوومەتەوە لەلایەن تیمەکانی شارەوانیەوە سەگ دەکوژرا بەڵام دوای دەست بەکاربوونی ئەو کابینەیە و دوای ئەو 6 ساڵی یاخود 4 ساڵی ڕابردوو بەڕاستی بە هیچ شێوەیەک هیچ سەگەگە من لەوەی دڵنیامە لە هیچ شوێنێکی شاری هەولێر بەدەستی تیمەکانی حکومی ئەمنەوەی ناڵێم خەڵکە کە لاماریدابی و ڕووداوانەش بەبەردەما جێمان لێ دێت بەتایبەت لە دەوروبەری هەولێر لە کۆمەڵگاکان لە ناحیەکان بەڵام یەک سەگ نەکوژرا بە دەستی تیمەکانی حکوومەت هیچ تەوزی هەچیش نەبووەکەوە سەگ بکوژێ یاخود بەو شێوەیە بەو ئوسلوبە کەم بکرێتەوە ئەمە لە هەموو دنیا ئوسلوبی نوێ هەیە شلتەر هەیە ئەوە بوو دوای ئەوەی ڕامانگرت کوشتنی سەگمان ڕاگرت و لە بیریشمانە بەڕاستی ئەوانەی کە ئەو تیمەی بەو کارەی هەڵدەستان چێبوون بەڵام تیمەکە هەڵوەشێنرایەوە و چیتر پەنا نەبردرا بەرکوشتنی سەگ بۆ کەمکردنەوەی بەڵام لەگەڵ ئەوەشدا سەگ زیادی کرد سکاڵای هاوڵاتیان زیادی کرد مەرج نییەکەوە ئەو سەگە پەلاماری کەس بدە بەڵام منداڵ دەترسێتن هاوڵاتی داوا دەکەن لی دوور بخرێتەوە ئێمە داوامان کردکەوە شلتەری دروست بکرێتن لە پارێزگای هەولێر هاوشێوەی کاک نەبەز بە لە بچینە سەر شەڵتەر کاک نەبەز من دەبینم میدیا بە تایبەتی میدیای ئێوە پارتی مەسەڵەن کوردستان تڤێم دیتیە بێژە دەچی بە منداڵ دەڵێ دەبێ و سەگانە لا ببردرێن لە ناو ببردرێن پڕ دەدەنەنگۆ لە تەلەڤیزیۆن ینی ئاسی و شاریان ناوەزە ئاوا دەبینم میدیا بەس دێ ڕووداوەک یەک منداڵ پڕ بدرێتێ بەبێ ئەوەی کەس بزانی هۆی چییە بەڵام قەت نایەن ئەو ئاسە و شارە بڵاوکەنەوە کە کو ئینسان ڕۆژانە بە سەدان منداڵ گچکە گەورە ئازاری ئاژەڵ دەدات لۆ زەوق نەک لە سەگ لە کەر دەدەن لە پشیلە دەدەن لە چۆلەکە دەدەن وەنیە یعنی میدیا نایەوە ئیسارە بکە بەس یەک حاڵەتی بچووک لە منداڵێک ببینیتن دنیا خرا دەکەن کە ئەوەش خراپە ئیشی هەمومانە پێش بەوەش بگرین بەڵام ناشێ ئیسارە بکە بابە خەتا لە مامەڵەی ئینسانە یان خەڵک لە گچکەیەوە ئەڵێ ئەگەر نان نەخۆی پیشەکە دێتن ئەزیێتدا وەوە و دێ دەتخوایە ئەنی سەقافەتێک لەناو ئەو کۆمەلگای ئەو هەموو تەلەڤیزیۆنە هەیە سەقافەتی میهرەبانی بڵاو ناکەنەوە
يعني لولا أوروبا أو حالتانية لبر ثقافتك هي خو صار أو سجيا ونيا سج أجا بنيي درندبي لها مش إنك درنديا ما شوي ما عملك خرابة شوي ما عمل كردن درندي ذكرست يعني سج ليرة خوي داونلودك ببي عمري بير جانت يعني لو تشير لقري وكو تشيرك دبي لو جنزك وكو جنزك دبي باشا بو ولا كردستان ده يعني او يندرندي بدني يعني قصدي اللي يردا خطا لميديا انت لكردستان بالفعل لكردستان يجمع وشياري هي استا باوركا متي مكان دستي فيك دوا بالي اما تيم تشيتا قركك كويستي تنصقق لي بابا باوركا خلقانك هو احتمال ريقريان اللي كردينا كوا ريقريان ندعي او صقق ببن لبو الشلتر اما وحالة انا شمعني افرد بي جنز بيتن كاو بيتن وحالة انا ما يقزار زورا بابەتی میدیاش کە ئەوەی ئاماژەی پێدەکەی ئەم بە پێشچاوم نەکرێت یا میدیا داوا بکاتن کەوا سەگ بکوژرێتن بەڵام داوای بالفعل دوورخستنەوە یاخود معالەجەی کرایە ئەمە ڕۆژانە سکاڵامان لۆ دێ ئەمە لە ڕێگای بەڕێوەبەرایەتی ژینگە پارێزی و خزمەتگوزاری کە لە سەرۆکاتی شارەوانی هەولێرە بەو کارە هەڵدەستن ئاگاداریان دەکەینەوە بەڵام کارەکەی وانیش ئاسان نییە زەحمەتە شوێن هەیە احتیمالە سیتل سەجیلەیە لەبەر ئەوەی ئاگادار کراینەوە کەوا بە شێوازێکی وا ئەو سەگە مامەڵەی لەگەڵ بکرێ ئەزیەت نەدرێتن لەبەرەوەی ئەوڕۆ هەموو کەسێک تەلەفۆنێکی پێ و کامیرێکی پێ باوەکە لە هەر شوێنێک ئاژەڵێک شتێک کەوا ئەزیەت بدرێتن تەسویر دەکرێت و بڵاو دەکرێت بەس بەو شێوەنیە کاک نەبەس بوورە بابەتی ژینگەی ئەمە ڕاگررتنی هاوسەنجی ژینگەیش کارمان لەسەر کرد چەندە لە بابەتەکەی دەچینە دێ باوکە پارچی سانی عەبدوڕەحمان یەک لەو پارکە گەورانە ئێستا ئەگەر سەیریکەی پڕی سمۆرەیە قەناعت دەبێ ئەو سمۆرانە ئێستاچی جوانە یاننا ئەو سمۆرانە پێش 2 ساڵ هەڵمەتێکمان ئەنجامدا لە هەولێر ئەو کەسانی کە بازرگانیان بە فەرخە سمۆرە دەکرد باوەکە سیتر سمۆرەمان دەست بە سەرداگر چی لێ بکەین بردمان لە پارچی سانی ئازادمانکردن ئێستا لەوێن دەرێ زیادیشیان کردی هەموو گەورە بوون یعنی وەکو ئەمە شتانەمان بە بەردەوامی کردی بابەتی سەجیش بەڕاستی سەگ شتێکی دانەبڕایش بۆ لەگەڵ کۆمەلگای کوردی بە تایبەت لە گوندەکان ئەوانەی کە ئاژەڵیان بەخێو کردیە مەڕیان بەخێو کردیە نزیکترین ڕەفیقی مەردارەکان بۆ و ئەوانەی کە لە گوندان ژیاینە یعنی ئەو وعیە ڕاستە لەلایەن خەڵکەکەش ئەو شتە هەر هەبووە سەگ ئاژەڵێکی دوور نەبووە لە مرۆڤ بۆیە ئەم سەبارەت بە هەولێر دەمەوێ ئەوە لۆ ڕۆم بکەمەوە کەوا وعیەکی باشەیە لەلایەن خەڵک خزمەتی ئەو سەگان دەکە بەڵام حالەت لەولاش ڕوو دەدە بەڕاستی ئەوە معالەجە کرایە ئەمە بەداخەوە پێش چەند ڕۆژێک لە کۆمەلگای پیرزین کەوا منداڵێک سەگ پەلاماریدا کە لە مەکتەب دەهاتەوە پێشتر گەنجەکەی تەمەنی 18 ساڵ بوو کە گیانی لەدەزا و حالەتانە ڕوو دەدە بەڵام ئەمەوە تەعمیم ناکرێتن ئەمە بڵێن بەسەدانەوەندە لە بەرامبەر سەگ دەکرێت کەر دەکرێت پشیلە دەکرێت ئەنی کاک نەبەس ئەمە بۆ نمونە کە گەنجێک احتیمالە خەڵکێک تەوەقوع بکاتن کە گەنجێک وای بەسەر هات لەو گەڕەکەی ئەو گەنجە وای بەسەر هات ئێمە هەڵمەتێکی دەست پێ بکەین و سەگ بکوت بەڕاستی ئەمە هیچ کاتێک پەنامان نەبردیتە ئەمە لە پیرزین کە ڕوویدا کەرتێک لای سپری منداڵێکی لێ کردو بەڵام باوەڕکە بە شێوەیەکی زانستیانە مامەلە لەگەڵ ئەو شوێنە ئەو مەوقعەکەیە 13 سەجی لێ بوو هەر لەبەر نەفسیەتی خاوەنی با بڵێن منداڵەکە لەبەرەوەی کە خەڵک دڵنیابی کە حکومەت بەهانیان وێدێ واوڕکە 13 سەگ لەوێ کۆکراوە هەڵمەتی تریش ئەنجام دراوە ئێمە لەو شلتەرە کەوا لە خۆدەگری و ڕۆژانە لەلایەن تیمێکی تایبەتمەند سەرپەرشتی دەکرێتن ئەو شلتەرە پزیشکی ڤێتەرنەری لێیە کارمەندی شارەوانی لێیە لە ڕووی خواردنەوە خواردنیان بۆ دابین دەکرێت لە ڕێی لیژنەکان بەس کاک نەبەس بێنە سەر شەڵتەر ببوورە
ئەو شەڵتەرە ئەو بۆ 2 ساڵ و هەندێکە کرایتەوە هەر تێی دەکرێتن 2 ساڵ لەمە بە ساڵ نیوەک لەمە بەرگوتیان نزیک 3000 ئەتو ڕۆژانەگە دەقلی تێکەی ئێستا دەبی بەلای کەم پێ 6000 بیوەنیا ئەگەر هەزاریشی لێ مردبی ئەوهانیە ما با بڵێن پێچەوانەوە کەشی هەیە ئەمە ئەوەی لەوێ کەوا ڤاکسین دەکرێت و چارەسەر دەکرێتن زانیاریەکانی وەردەگیرێتن قرتەیەکی لەجێی دەدرێ بەڕەلا دەکرێت حەز دەکەی ئێستا لەرامێ بەڵام وێنێ و سەگانەشم لۆ دەینا ئەوە شتێکی باشە خۆراکیان کولۆ دابین دەکەن کاک نەبەس خۆراک ئایا بەشیان دەکات چکو ئەمن هەندە ڤیدیۆم لەکنا کارەساتە زەویەکی ڕق و تەقا ببوورە باوەکەوە کەونە بەڵێ زەوێکی ڕق و تەقا هیچ داری لێ نییە ئاخر خۆ دەبی ژینگێ چانەوە بیتن ئەگەنا هەسەک بۆ خۆی سروشتی وایە پڕ دەداتە یەکتری لەو ئەوروپایش ئەمە لە دەستمانە چاویان بە هەندێک سەجش کە دەکەی پڕ دەدەنێت ینی ئەوەیە ینی کو ژینگەیان و ئاژەڵ دۆستی تێدا نییە کاک ئەنگۆ کارمەندە بەنەوێندە کارمەندی نەبەک فەقیرەی جاری وا هەیە خەڵک تفونەعلەتی لێ دەکات دەرێ ئەوە گڵاوە لەگەر سەگ ئیش دەکا بەس ئەگەر کۆمەڵێک ئاژەڵ دۆستی ببەنەوێندەر بە خۆشەویستی لۆی دەچی ئەوی تر ئەمن دیمە لە هەولێر لە سلێمانی کارمەندتان بتەوێندەر کە باوەڕی پێنیە فەقیرەی کە خەڵک تێزی لێ دەکاتەوە زاری وایە بە ئاژەڵ دۆست لەو پرۆسەی بەشدارن ڕێکخراوەکانی ئاژەڵ دۆستی بەشدار نەمە ئەوانماندا نەبڕیە لەو پرۆسەی بەشدارن بیدایەتیش نازان ئاگات لێ بوویاننا ناڕازی بوون چەند کۆنگرێ ڕۆژنامەوانیان ئەنجامدا بەڵام سەردانیان کردین ئێمە هەموو دەتوان سەردامکەن کاکنە بەس خەڵک دەتوانی ئاژەڵ دۆستیم بنێردرێتە وێندەر تەمەشا بکاتن چەندین راپۆرت ئاژەڵ دۆست چوە چەندین راپۆرت بڵاو کرا تۆم نەڕۆ داواکاریەکەم پێشکەش کرا کەوا دەیانەوێت سەردانی بکەن و تەحمیلم کرد بۆ ئەوەی کەەوە هاوکاریان بکەن و سەردانی ئەو شوێنە بکەن بە هەرمە ڕستە بیتن بەڵام لەگەڵ پاراستنی پرینسیپەکانی ڕۆژنامەوانی و یاخود هەندێک شت هەیە مەنزەرە احتمالە بە خەڵک نیشان نەدرێ ئەوانە ڕەچاو بکەن ئەکی دێمە بە بەردەوامی خەڵک هەیە نەک بۆ ئەوە خەڵک هەیە خواردنیان لێ چەندە خواردنەکەی ئەو دەیباتن احتیمالە هیچ کاریگەری نەبی لەبەرەوەی خواردن بە شێوەیەکی گشتی دابین دەکرێت لەلایەن ئەو لژنانەی هەمانە لە بەشیان دەکە کاکنە بەس بەشیان دەکە بە زیادەوە خواردنیان بۆ دابین دەکرێت لەبەرەوەی ژمارەی ڕێستۆرانتەکان زۆر زیادە لە شاری هەولێر لە ماوەی ڕابردوو دەستگای خێرخوازی بارزانیش بۆ کارە هەڵسا ئۆتۆمبیلی تایبەتی دابین کرد لە بەشێک لە ڕێستۆرانتەکان خواردنی ڕۆژانە ئامادەکەوت بنێرن لە ڕێگای بەڕێبەرایەتی ژینگە پارێزی و خزمەتگوزاری بۆ ئەو شوێنە لەگەڵ ئەوەش ئەو خۆراکانەی کە دەستی بەسەردا دەگیرێت طبعاً خۆراکی ماوە بەسەر چوە یاخود بە تایبەت گۆشت ئەوەی قەدەغە کراوە احتیمالە بەبەر چاوت دەکەوی کە دەستی بەسەردا دەگیرێمە لە ڕێگای ژنەیەکی تایبەتمەند تەسلیم بە شلتەری دەکەین بۆ ئەوەی بدرێتە ئەو سەگانە بەڵام بە دڵنیاییەوە ئێستا لە ڕووی دابینکردنی خواردن هیچ کێشەیەکیان نیە ئەوەی تریشمان وەکو باسم کرد هەمانە بە دەیان سەگ ئێستا لە شەقام هەیە قرتەیەکی زەردی کاکنە بەس هەمومان زین تاکە چارەسەر نەزۆکردنیانە چکو ڕێژەکە گەلک زۆرە و خەڵکیش ناوێت لە سوید 1 ملیۆن و تقریبا 50,000 سەکەیە لە 10 ملیۆنی بەس لە کوردستان خۆی ئەو پەرخۆی بکوژی 15-20,000 بەس گەورەترین کێشێ داچوونەکانی ڤێتەرنەری لە هەولێر دەوروبەری 20,000 باشە بەس با لە سلێمانی هەمووی خۆی بکوژی 50,000 نییە لێرە 1,200,000 بەس لەبەر ئەوەی تەنزیم کرایە لەبەرەوەی خەڵکەکە ئاستی لە ئاستی 1 ملیۆنێکی 2 ملیۆنیشە ماڵ نییە سەگێکی لێ نەبیان پشیلەیەکی لێ نەبیتن بەس لە کوردستان ئەو شتە جودایە هەرچەندە کوردستانیش هەنگاو دەنێ هەنگاو دەنێ وەکو ئەوروپا وەکو گوتمان ئێستا لە زۆر ماڵ سەگ هەیە ئێستا لەسەر طبعا بوویتە شتێکی باو مەسەڵەن خەڵک گەنج منداڵ لە ماڵەوە سەگ بەپێو دەکەن زایدەن مۆڵەت دەدرێ بەو نۆرینگانەی کەوا خزمەتگوزاریە تەندروستیەکان پێشکەش سەگ دەکەن ێستا ئەگەر سەیرکەی ئەو شەقامی شێزمەتری لای فلکەی ئەلبانی کە پێ دەڵێن هەر هەمووی بوویتە نۆرینگەی سەگ و پشتیلەوە و جۆرەشتانە
بەبەردەوامیش قەرەباڵغە خەڵک ڕۆژانە سەردانی دەکە ڤاکسینەکان بەڵێ بەڵێ وەردەگرێتمان وەشتەی باشە کاکنە بەس خەڵک لەگە ئاژەڵ هێ من دەبتەوە خۆشەویستی دەدەنە یەکتری کاکنە بەس قمە بەس لێرە نەزۆکردن دەبی پەلە بکرێت چکە ئەو ڕێژەیە حەد زۆر دەبی ئەگەر نەزۆکی سەریع نەکرێت کێشەکان زیاتر دەبی و ئەگەر نەزۆکی بگرێت کاکنە بەس سەک ئۆتۆماتیک هێمن دەبتەوە یەشێک لەوانە شەڕیان لەسەر سکسە بۆ زانیاری یعنی بۆیە نەزۆک زۆر حاڵەتی توندوتیژی کەم دەکاتەوە کاک نەبەس یەک حاڵەتی کە بەسەرعی بە هیوان ئەمە لە کاکژارش قسەم کردووە ئەو ئەڵێ تەحەدا دەکەن بەس ئەوەیم بزانم لە هەولێریش بەچکە لە دایک زیادەکرێتەوە دایک لە بەچکە زیادەکرێت ئەو تاوانەشی زۆر گەورەیە بە هیوام ئەوە ئەکید بە تاوانێکی گەورەتر ئەمە حاڵەتوان ئەو بەرامبەر ئەو ئاژەڵانە ئەنجام دەدرا بە مەبەستی سەحر و دادی جادوو بەڵێ لاقییان دەبڕیان نازان چاویان چەند کەی سەکمان هەیە لە بەڕێوەبەرهاتی پۆلیسی هەولێری زەڵاتیش کراوە و ڕوانەی دادگاش کراوە دواداچوونەکی زۆریش کراو ئێستا ئەگەر ملاحەزەت کردی ئەو دیاردێش دەپام بڵێن نەمایە یعنی نەمدی تێ لەو نزیکانە ئەوە ڕوو بدات باشە ئەم ناو جاسوسێتانەوە دەکەم ناوی هەندە شێخ و مەلاتان باشە کاکی نەبەس شتشکە هەندێ مەلا دێن فتوا دەدەن فتوای مەلا زۆر خەتەرە ئەڵێ ئەو وا دەڵێ هەر سەگەک هاربی حەقە بکوژێ ئێوەی کردیە خەڵکێک دەچی لە جێی خۆی دەیکوژیتن لە کاتێکدا ئەتو چۆن دەزانی ئەو سەگە هارەیان سەگە میهرەبانە سەگ کە حەپیمانە وەنیارە یعنی ئەنگۆ حەق نییە ڕێگریەک بکەن بڵێ مەلاکان ئەو مافیان نییە ئەوە ئیشی ڤێتنەریە بێ لێکۆڵینەوە بکە ئەو سەگانەی هارن لێک جیا بکرێتەوە خۆی بکوژی 105 سەکارە وەنیا 195 میهرەبانە یعنی مەلاکان لە زیاتی حکوومەت دێن قسە دەکەن ئەگەنا ئەمەش لەگەڵدان سەگێک هار بوو توندوتیژی کرد پێویستە بکوژێ لە ئەوروپاش بەس دەبی ژینگەکەی لۆ دروست بکرێ ئاوی هەبی خۆراکی هەبی ئەزیەت نەدرێتن وەنیا ئەگەر هەر بەردەوام بوو بێگومان دەکوژێ لێرەش دەکوژێ بەڵام تۆ دەبی ژینگەکەی لۆ لەبارکەی وە جیاشی بکەیەوە یعنی مەلاکان دێن لە جیاتی حکوومەت قسە دەکەن فتوا دەدەن ئەوە ژوا دەگە ئەنگو خوپێتان ناکرێن بنمونە پاسەوانی بکەن لە بەندێم زۆر زار ڤیدیۆ دەوێت لە سەگ دەدرێت لە گوجیلە دەدرێت دەکوژێ یعنی حەقا حکوومەت ئیجراعات لەگەر ئەوانش بکەم لە بابەوەی شینگۆ نیە فتوا بدەن ئەوە ئیشی حکوومەتە بەخۆی ئەمە وەزارەتی ئەوقاف ئەمە لجنەی فتوا هەیە تەنها ئەو لایەن تەنها لجنەی فتوا دەردەکاتن بەڵام سەبارەت وەسەک هیچ فتوایەکیان دەرنەکردیە کەوا سەگ بکوژرێتن بە پێچەوانەوە هاوکاریش بووینە لەوەی کەوا داوایان کردووەکەوا مامەڵەکی مرۆڤانە لەگەڵ ئەو سەگانە لە بەرەوانەی ئەو سەگانە برسینە احتیمالە پێویستیان بە زۆر شتەیە بەڵام ئەوەی ئەمن لێی دڵنیامە یاخود لێی رازینە ئەوەیەکەوە خەڵکی هەولێر تا ڕادەیەکی باش ئەو وعیەی هەیەکەوە زیاتریش دەبی ڕۆژ بە ڕۆژ وایە دڵنیایەوە بەڵام دەوری ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی دەوری ڕاگەیاندن زۆر گرنگە بۆ ئەوەی ئەو وعیە زیاتر بکرێت بە دڵنیاییەوە هەر کاتێکی ئەو وعیە زیاتر کرا ئەو سەگە پەلامار ناداتن وایە کاک نەبەز دوایین پرسیار با کاتی توش نەگرم دەزانم تو تا ئێستاش لە ئیشی کاک نەبەز ئەمێن کابراجی ئۆپۆزیسیۆن دەزانی هەم خەڵک ئەم زۆر ڕەخنەگری ماڵی بارزانیم بەڵام یەک شت لۆ ویجدان بڵێم دەڤەری بارزان لەو نوقتەی زۆر دەڤەرەشی جوانە یعنی مەزەرەن ئازاری ئاژەڵ نادرێ ئاژەڵ بە خێو دەکەن ڕاوکردن دەڵێن لۆ بەس تابقی سەرێ هەیە بەڵام نییانی خۆشەویستێک لەگە ئاژەڵ لە دەڤەری بارزان هەیە باشە مەسعود بارزانی یان ئێوە کە حاکمیک ئەوە نەپارتی لۆ ئەو دیاردەی بارزان ناینە هەرێمی کوردستان بنمونە ئەو دیاردەکەەوە دیاردەکە لە سەردەمی شێخ ئەحمەدی بارزانەوە شتێکی گەلک جوانە کە ڕێز لە ئاژەڵ دەگیری باشە لۆ ئەو دیاردە ناپەرتەوە لۆ هەولێر لۆ دهۆک لۆ سلێمانی بنمونە ئێوە لە ئیجراعاتی حکومی ئەوە بکەنی ئەنی شتێکی گەلک جوانە لە دەڤەری بارزان خەڵک ئازاری ئاژەڵ نادات یعنی لۆ ئەوەی نانە هەولێرێ لۆ تەعمیم ناکەن لەسەر ڕێخستنەکانی پارتی برێن بابە ئەوە ڕێبازی بارزانیە بنمونە ڕێبازی شێخ ئەحمەدی بارزانە بەڵێ
قادر کەوشتانە جێبەجێکراوە ئەکید ڕێنمایەکانی سەر و بارزانی بووە کەوا ژینگە بپارێزرێتن یعنی ئەو دەڤەرە جوانە کەوا دەیبینین ئاژەڵ لەسەر شەقام ناخود قەدەغەیە ڕاوکردنی ئاژەڵ ئەمە بەپێی یاسا لە هەموو ناوچەکانی کوردستان ڕاوکردن قەدەغەیە لە هەموو شوێنەکانی احتیمالە بەبەرچاوکەی باوەڕکە ئێمە لە شاری هەولێر ساڵانە تو ڕەشوەلە دەزانیت چییە ینی ڕەشوەلەش تەیرەکە من لەگەڵ مێژووی ئەو شاری تێکەڵم کردێ بەڕاستی کە کچکە بووین بەو ژمارەیە زۆرە زۆر پێی نیگەران دەبنکەوە دەبینم لە ناو قەفەزیان کردی احتیمالە ڤیدیۆەکان نازان دیتی تدیاننا ساڵانە من لژنە چ تایبەتم پێکی نایە بە دوواداچون دەکە باوەڕکە ئەوانەی ڕاوی دەکەن دەستگیرم کردیا بە پێی یاسا مامەڵم لەگەڵ کردووە ئەوەی کڕین و فرۆشتنی پێدەکاتن بە هەزاران ڕەشوەڵم